لەگەڵ زنجیرەی بژاری دەروونە بین لە ئەڵقەی سێهەم کە باسی بەدگومانیە دوای ئەوەی باسی ڕیابازی و گیانی جوخایەتیمان کرد. دێنە سەر بەشی نۆیەم لەم نەخۆشیەی دینداری کە مسلمان ئەگەر زۆر ئاگای لە خۆی نەبێ، ڕۆژانەش ئاگای لە خۆی نەبێ، ئەکەوێتە ناوی هەمومان هەرەکەوینەوە ناوی، بەڵام گرنگەوەی کە لێمان نەبێ بە پیشە و سیما و سیفەت، وانە بێ کە پێوەی بناسرین، وانە بێ کە کاری ڕۆژانەمان بێ. پێشتر لە هەڵقەکانی ڕابردووە باسم لە پێناسەی بەدگومانی کرد، دیاردەی بەدگومانی، ئاسەوارەکانی کرد. ئەمڕۆ ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای پەروەردگار باس لە ئاسەوارەکانەکەم. پێشتر باسم لە دیاردە و نیشانەکانی کردبوون، جا لە پاڵنەرەکانی کردبوو. ئەمە بەشی چوارەم یان بڕگەی چوارەمە کە باسی ئاسەواری بەدگومانیە. هەر یەکە لەم نەخۆشە دیندارانی کە باسییانەکەین، ئاسەوارەکانیشی باسەکەین لەسەر تاک وەکو تۆ بە تەنیا خۆت، هەروەها کاریگەری لەسەر کۆمەڵەکەت ئەو کۆمەڵە بچووکە بێ کە لەگەڵیانە کۆمەڵکارانە ئیشەکەی وەکو حیزب و پارت و کۆمەڵە ئیسلامیەکان، یان وەکو ئومەتەکەت و ئەو کۆمەڵگە مسلمانەی کە لەگەڵیانە هاوکار ئەژی، چونکە تۆ هەر غەڵەتێکت هەبێ هەر ئینعیکاساتی خراپی ئەبێ لەسەر ئەو کۆمەڵگەیەش کە لە ناویانە ئەژی، جا لە مزگەوتە، لە گەڕەکە، لە جەمعیەتێکە، یان کۆمەڵگە گەورەکەی مسلمانان بەگشتی. بەدگومانی لە هەر کەسێکا بوو بە سیما و سیفەت کاریگەری لەسەر دینداریەتەکەی خۆیە بێ. یەکەم گومانی تیانە کە ئەکەوێتە گوناح و تاوانەوە. بەدگومانی ئەگەر یەکسەر نەوەستێنرا، خاوەنەکەی بەرەو گوناحی تر ڕاکێش. گوناحی تر کە وەکو زنجیرە ئاڵقەیەک یەک لە دوای یەک دێن، کە خوای گەورە فەرمێ وەلا تەتەبیعوا خوطوات الشەیطان، شوێن هەنگاوەکانی شەیتان مەکەون، دیارە هەنگاو بە هەنگاو. هەنگاوی یەکەم هی دووهەم دێ بە دوایە، هی دووهەم کە چوویتە دووهەم و تەشجیعەوی بۆی سێهەم بڕێ، چونکە چوارەمیش ڕادەکێشێ بۆی لە سێهەم دەرچی بەرە ئەو بڕێ. هەر یەکێ لەم گوناحانە ئاوان، هەر یەکێ لەم نەخۆشیە دینداریانە ئاوان، هەر یەکێک لەو حەزانە و هەوا هەوەسانی کە پاڵنەرمانە بن بۆ کردنی گوناحێک بەم شێوەیە، چونکە شەیتان و نەفس و هەوا و دنیاویستی و ئەمانە ڕامانە کێشن بەرەو زۆرتر و قوڵبوونەوەتیایە و دوورکەوتنەوە لە تەقواکاری و دوورکەوتنەوە لە عبودیەتێکی سەرڕازانە بۆ خوای پەروەردگار. ئەبینی ئەمەشیان وایە، یەکێ بەدگومانە، من تۆ کە بەدگومان دەرچوین، ئەمە وامان لێ ئەکا بڕۆین بە دوای عەیب و عاری ئەو کەسەیە کە گومانی خراپمان بەرامبەری بردو. ئەمە خۆی تەتەبوع عەوراتە، ئەمە خۆی لە ئەسڵا گوناحی دووهەمە، چونکە شوێن عەیب و عاری ئەوی تر کەوتووی. چ پەیوەندێکی بە منەوە هەیە کە لەگەڵ دراوسەکەی خراپ؟ چ پەیوەندێکی بە منەوە هەیە کە نەعوذ بالله زینای کرد؟ چ پەیوەندێکی بە منەوە هەیە کە ڕەفتاری جوان نییە لەگەڵ کەس و کاری؟ بەڵێ ئامۆژگاریەکەم فەرمان بە چاکە و بەرهەڵستی لە خراپە ئەرکی سەرشانی هەمومان. بەڵام ئەوەی کە شتی شەخسین، شتی عائیلەوی ئەون، من بۆچی خۆم تەشجیعکەم لەوەی بڕۆم بە دوای؟ بۆ فزولی بم. جا سەیری کەن عەزیزانی من، ئەم فزولی بوونە یەکەم جار بەدگومان بووی، دوای حەزت کرد بڕۆی بە شوێن نهێنیەکانی. ئەمە کە بە عەرەبی پێڵەن تەحەسوس، ئەمجا خەڵکە نێری کە پێڵەن تەجەسوس. لێرە یەکەمیان خۆت چووی، دووهەمیان ئیکتیفات بەوە نەکردو، ئەنجا خەڵکی تر ئەنێری، خەڵکی تریش خەیتە هەمان گوناحەوە. دوای ئەوەی کە هەندێک زانیاریت لەسەر کابرا بۆ دروست بوو، تەحەمولی ناکەی، ئەکەویتە غەیبەتیەوە. ئەنجا لەبەرەوەی ئەی بغزێنی، ئەڕۆی یەکیشی ترە دۆزیتەوە کە ناحەزی ئەوە، ئەنجا لای ئەو گەورەیەکەی. لەم زەمەنی ئینتەرنێتەشە بە فەیسبوک، لە فەیسبوک بڵاویەکەیت، لە سایتێ بڵاویەکەیت، لە مەقالەیەکە بڵاویەکەیت، تەلەفۆن بۆ ئەموو ئەوەکەی، والحاصل بەم ڕێگایانەی گەیاندن بڵاویانەکەیت. جا بزانە ئەم بەدگومانیە سیفەت و پیشەیە، بۆیە وای لێ کردووی. ئەگەر یەکەم جار بکەوتی تایە بەدگومانێک و بدوتایە بەخوا خوا پێم نەگرێ مەبەسی ئەوە بوو، یا خوا پێم نەگرێ بەخوا ئەویست دوا بکە، یا وای کردبوو، یا واکە.
تەواو لێرە بیوەستێنە بۆی خۆت عیلاجیشیکەی، نەڕۆی بەدوای ئەم جارە بۆ گوناحەکانی تری تەحەسوس و تەجەسوس و غەیبەتکردن و دوو زمانی و فیتنە نانەوە. هەر یەکێک لەمانە طبعاً ئاوە گوناحی ترێهێنێ، وەخوای پەروەردگاریش بۆیە مەنعی ئەوەی لێ کردوونە فەرمێ يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا يكسر بدوايا فرمي ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. أيو كساني باورتاني أنا زور خوتان لقماني بت ببردن بباريزن چونکە گومانی بەت پێبردن تۆمەتبار کردنە و هەندێک تۆمەتبار کردنیش گوناح و تاوانە. جاسوسی بەسەر یەکتریەوە مەکەن، کەستان غەیبەتی کەستان نەکە، چما کەستان هەیە حەز بکە گۆشتی بەدەنی براکەی بە مردویی بخوا کە بێزی لێ ئەکەنەوە، لەخوا بترسن و دیندارەتی سەرڕاستانە بگرنە بەر، بشزانن کە خوای گەورە تۆبە قبوڵەکات و بەبەزەییە. پیغمبر خوش عليه الصلاة والسلام لحديث صحيحة فرمي إياكم والظن فإن الظن أكذب الحديث ولا تحسسوا ولا تجسسوا. وتأمان هوشتان لخوبيتو نكون بدقمانيو چونك بدقماني دروترين قسية قمان لناختا درسته بلام أما فرمي پیغمبر عليه الصلاة والسلام فرمي درۆترین قسەیە چونکە ئەڕوا ئەبێ بە کردەوە، ئەبێ بە قسە، ئەبێ بە شتیتر. جاسوسیش لەسەر یەکتری مەکەن، یعنی کەس مەنێرە یا جاسوسیش مەکەن، خۆشت مەڕە بە دوایە کە خۆ بچی بە دوای. ئەمە یەکەم ئاسەواری بەدگومانی ئەوەیە کە گوناحت لەسەر خۆت کەڵەکە کردو، گوناح زیاد دەکەی.